لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دۆلاری چاپی کۆن کێشەی لە نێوان کڕیار و فرۆشیار دروست کردووە و بە نرخێکی کەمتر وەرئەگیرێت. ئەمڕۆ فیستیڤاڵی هەنار و پاییزەی هەڵەبجە کۆتایی پێدێت سەرەڕای بوونی هەندێک تێبینی و کەم و کوڕی بەڵام میوان دۆستی هەڵەبجەیەکان هەموو کەم و کوڕیەکانی فیستیڤاڵەکەی داپۆشت. سڵاوتان لێبێت. هەرچەندە لە ڕووی یاساییەوە دۆلاری چاپی کۆن هیچ کێشەیەکی نییە، بەڵام ئێستاشی لەگەڵدا بێت لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە زەحمەت مامەڵەی پێوە ئەکرێت و لە هەندێک شوێن یان لێت وەرناگیرێت یاخود ناچار دەبی بە نرخێکی کەمتر بیفرۆشی. پەیامنێری 964 بەدواداسوونێکی وردی لەسەر ئەم بابەتە کردووە و بە 100 دۆلاریەکی چاپی ساڵی 1996ەوە چەند مارکێت و نووسینگەیەکی ئاڵوگۆڕی دراو لە شاری هەولێری پایتەخت گەڕاوە. هەندێک لە مارکێتەکان ئامادە نین تەنانەت لێی وەربگرن، هەندێکیشیان ئەڵێن بە 2000 دینار کەمتر لە دۆلارە شینە تازەکە وەریەگرن. مامەڵەی دۆلاری سپی لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازە و هەندێک لە خاوەن نووسینگەکان ئەڵێن دەفتەرێک دۆلار واتە 10,000 دۆلاری سپی 50,000 دیناری فەرقە لەگەڵ دۆلاری شین و چاپی تازە. ئەوەش لە کاتێکدایە بەرپرسانی یاساییشی یابووری ئەڵێن دۆلاری چاپی کۆن هیچ کێشێکی یاسایی نییە و هەر کەسێک لە مامەڵەکردنیدا جیاوازی بکات لێپێچینەوەی لەگەڵ ئەکرێت. لە وێبسایتی 964 و پەیجی سەرەکی لە فەیسبوک بە دواداسوونێکی وردی 964 لەسەر ئەم بابەتە کراوە. ئەمڕۆ بەخێر فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە کۆتایی دێت بە هەزاران هاوڵاتی سەردانی هەڵەبجەیان کرد، بەڵام جارێ واز لە هەناری ترش و شیرین و هەنجوێنی ئەسلی بهێنن دەبێت بەرپرسانی فیستیڤاڵ خەم لە خنکانی هاتوچۆ و قەڵەباڵغی زۆر بخۆن و بۆ ساڵی داهاتوو چارەسەری بکەن. شەوی ڕابردوو بە سەدان هاوڵاتی گیریان خوارد و تا بەربەیان نەگەیشتنەوە ماڵەوە کە لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان چوبوونە هەڵەبجە. سمکۆ سالار قایمقام و سەرۆکی لیژنەی ئەمنی پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ شەممە لە ڕێگەی 964ەوە داوای لێبردننی لە گەشتیاران و میوانان کرد. وتیشی 2 مانگا بۆ چارەسەری کێشەی قەڵەباڵغی شار کۆ دەبنەوە و ساڵانی پێشوانە بووە، بەڵام ئەم ساڵ لۆ دەکا هەر لەسەر هەڵەبجە نەبوو، بەڵکو لە سلەیمانی و عاربەت و ڕانیە و قەڵاتزێ و تەنانەت ڕێگەی هەولێریش بەهۆی فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەوە قەڵەباڵغی و لۆدی هەبووە. قایمقامی هەڵەبجە ئەوە شیوێت کۆ دەبنەوە و بیر لە چارەسەر ئەکەنەوە بۆ ساڵی داهاتوو بە تایبەتی بۆ کردنەوەی چەند ڕێگایەکی دیکە کە بێنەوە سەر شارەکە. ئەوە زانراوە کە هەڵەبجەیەکان لە میوانداریدا کەموێنن و میوان دۆستن و بۆ میوانیش سەریان پێوە نییە. ئەم 2-3 ڕۆژەش دەرگیان لەسەر پشت بوو بۆ میوانانی فیستیڤاڵی هەنار و پاییزە. لە 2 ڕۆژی ڕابردوودا خەڵکێکی زۆر لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و دەرەوەش ڕوویان لە شاری هەڵەبجە کرد بوو، بەڵام شارەکە ئوتێلی پێویستی تێدا نیە، بۆیە بەشێ لە سەردانی کاران کە بەهۆی قەڵەباڵغیەوە نەیانتوانی بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بوونەتە میوانی هەڵەبجەیەکان. سۆما عەلیەکێ لە دانیشتوانی هەڵەبجەیە بە 964 وت شەوی ڕابردوو خۆیان و دراوسێکانیان میوانیان هەبووە کە بەشێکیان تەنانەت میوانەکانیان نەناسیوە، بەڵام بۆ ئەوەی لە دەرەوە نەمێننەوە بە باشترین شێوە پێشوازیان لێکردوون. سۆما ئەوەش ئەڵێت هەندێک لە هەڵەبجەیەکان ژمارە تەلەفۆنیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ میوانان داناوە و ئەم 2-3 ڕۆژە بەردەوام دەرگیان لەسەر پشت ئەبێت. 11هەمین فیستیڤاڵی هەنار و پاییزەی هەڵەبجە پێنجشەممەی ڕابردوو دەستی پێکردووە، ئەمڕۆ کۆتایی دێت و پێشبینی کراوە نزیکەی 9 ملیۆن کەس سەردانی فیستیڤاڵەکەی کرد بێت. چونکە حکومەت پارەی زۆری بەڵێندەرانی لایە و نایانداتەوە، هیچ بەڵێندەرێک ئامادە نییە پرۆژەی نۆژەنکردنەوەی چاکسازی گەورانی ئیدارەی گەرمیان وەربگرێت. ئەمە قسەی ئیحسان عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێمی کوردستانە و ئەمڕۆ بۆ 964 وتی لە ئیدارەی گەرمیان 2 جار تەندەرین بۆ چاکسازی گەورانی گەرمیان کراوە بیناکە نۆژان بکرێتەوە، بەڵام هیچ بەڵێندەرێک ئامادە نەبووە وەری بگرێت. لە مانجی تەموزی ساڵی 2023 بڕیاریکردنەوەی چاکسازی گەورانی ئیدارەی گەرمیان درا کە لە قەزای کفری بکرێتەوە، بەڵام ئەوە 2 ساڵ تێپەڕیوە و چارەنووسی چاکسازیەکە دیار نییە، چونکە بەڵێندەرێک نییە شەکە وەربگرێت و دەترسن پارەکەیان پێ نەدرێتەوە. ئیحسان عەبدوڕەحمان دەڵێت نووسراومان بۆ ئەنجومەنی وەزیران کرد بە شێوەی ڕاستەوخۆ جێبەجێ بکەین، بەڵام لەبەر ئەوەی بودجەکەی 607 ملیۆن دینارە پێیان وتی ناتوانن بە شێوەی ڕاستەوخۆ ئەنجامی بدەن،
بەڵام ئەوەشی وت کە گۆڕانکاریان لە تەندەرینەکە کردووە بودجەکەیان زیاد کردووە بە زۆرێک بەڵێندەر بتوانێت وەری بگرێت دڵنیاییش ئەدەن کە بەڵێندەرەکان کە پارەیان بۆ خەرج ئەکرێت. لە قەزای خورمات و کێشەیەک بۆ خوێنەرانی کورد لەو قەزایە سەری هەڵدا ئەوی شەوەیەکە هیچ کتێبخانەیەک نییە کە سەرچاوی کوردی هەبێتن. پێشتر چایخانەیەک یاخود قاوەخانەیەکی کەلتوری لەو قەزایە هەبووە ئەو قەزایە کوردنشینە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە هیچ کەسێک یاخود لایەنێکی پەیوەنددار نەیانتوانی هاوکاری ئەو شوێنە بکەن بۆ ئەوەی سەرچاوە کوردیەکانی لێ زیاد بکەن ناچار داخرا. کتێبخانەی گشتیش لەو قەزایە هەیە بەڵام کەمترین سەرچاوی کوردیە بۆیە کە قوتابیەک یاخود خوێندکارێک یاخود هەر خوێنەرێکی کورد پێویستی بە خوێندنەوەی کتێب هەبێت ناچارن بێنە شارەکانی هەرێمی کوردستان یاخود ئەو کتێبخانانەی کە لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان هەیە بۆیە پێویستە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەکانی هەرێم کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە خەمێک لەبە بخوایانی لە ڕێی پارێزگای کەرکووکەوە یاخود لە ڕێی ئەو کتێبخانە گشتیانەی کە لە پارێزگاکاندا هەیە یاخود بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە وەزارەتەوە لە کتێبخانە گشتیەکانەوە سەرچاوی پێویست بۆ خوێنەرانی کورد لە قەزای خورمات و دابین بکات. بڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.